لە هەموو شوێنێک ڕێنمایی تەندروستی دەدرێت بە خاوەن چێشتخانەکان بۆ ئەوەی هەموو لایەک پارێزراو بن لە ڤایرۆسی کۆرۆنا. ترس لە ڤایرۆسەکە وای کردووە چێشتخانەکان چۆڵیەکی زۆری پێوە دیار بێ. هەردی خاوەنی یەکێکە لە چێشتخانەکان لە پارێزگای هەڵەبجە. ئەو دەڵێت لەو کاتی دەنگۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەیە، ئێرە بە ڕێژی لە 80% بەراورد بە ڕۆژانی ڕابردوو مشتری کەمی کردووە. ئەم جۆرە ڤایرۆسانە هەرچەند باس ئەکرێ بەس زۆر تۆزیحی نەدراوەتێک کە ئەمشتە لە بەریەکەوتنەوە زیاتر یعنی لەوەی کە کەسەکان لە نزیاتر لە یەک نزیک وە نەک لە ڕێی قاب و قاچاق خوشتەکانی شۆ ئێمە هەر ئەڵێن با لەوە باشتریش بکەین ئێمە حەزەکەین هەر ڕێنماییان نەبێ وەکو جەماعەتی تەندروستی بەسەر چاومە پەیڕێکن بۆ ئەوەی کە بتوانین مەطعەمەکەمان دانەخرێت یاخود شوێنە خواردنگەکانی سەمە جاریوە هەیە میوان هەیە بەڵێ کەسەکانی ناو شارەکە توانە بچنەوە بۆ ماڵەوە بەڵام کەسەکانی کە لە دەرەوەی شاریان شوێنێک نەبێ نایتیان خۆن معقول نییە ئەگەر تۆ هەموو مەطعەم و شوێنەکان داخەیت. ئەگەرچی وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی بۆ ڕێگیریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەستان بە داخستنی هەندێک شوێن، بەڵام چێشتخانەکان بەدەربوون لەو داخستنە. ڕێنمایی پێویستیان پێدراوە بۆ ئەوەی بەدوور بن لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا. ئەم پزیشکە دەڵێت باشتر وایە تا کۆتایی هاتنی ڤایرۆسەکە نەچینە هیچ جێگایەکی قەرەباڵخەوە بۆ پاراستنی تەندروستیمان. بەداخەوە کە تا ئەم لەحزێژ دەتوانین بڵێن ئەبینین کە کۆمەڵێک لە هاوڵاتیان بابەتەکان زۆر بە جدی وەرنەگرتووە بە حکمیەوەی کە زانیاری ئەوترێکە ئەمە ئایا پێمە حاڵەتێکی جەنگێکی بایۆلۆجیە یاننا بۆیە بە دڵنیاوی ئێمە ئەڵێن هەتا ئەکرێت وا باشترە کە نەچینە قەرەباڵغی کە لە ماڵ و خۆمان شتەکان حازرکەین چونکە دڵنیا ئەبین لەوەی کە چۆن حازرکراوەشی حازری کردووە تا چ ڕادەیەک ئەو دەستمان شتووە چۆن شۆراوە چونکە زۆر گرنگە بەچی ئەیشویت چەندێک ئەیشویت وەکو ئەزانی کە ئەبیان بە سابوون بێ یان بە مەسەلەی بابەت یەک حولیتیا بێت و نزیکەی 20 بۆ 30 چرکە بێت. لە پاش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتی ئێران و نزیکی سنوورەکانی پارێزگای هەڵەبجە لە وڵاتە، قایمقامەت و تەندروستی ئەم شارە هاوشێوەی شارەکانی دیکەی هەرێمی کوردستان ڕێوشوێنی تونند و تۆڵیان گرتوۆتە بەر بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لە ڕێگاکانی خۆپارێزی تا کۆتایی هاتنی ئەم دۆخە و داوایان لێکراوە هاوکاری تیمەکان بن بۆ پاراستنی تەندروستیان. ئەڤیناتە کوردستان 24 هەڵەبجە.